لە ماوەی ڕابردوودا هەوڵی زۆر درا بۆ ئەوەی پەیوەندی نێوان هەولێر و بەغدا ئاسایی ببێتەوە و لە ڕێگەیەوە موچەی فەرمانبەرانی کوردستان بێکێشە بێت. هەوڵەکان بە سەرۆکایەتی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دوای چەندین سەردانی بۆ بەغدا و گفتوگۆی دوور و درێژ گەیشت بە ئامانج. ئێستا هاوپەیمانی کوردستان دەوێت بە بەرنامە و پلانی باشتر بۆ داهاتوو بە گفتوگۆ لەگەڵ بەغدا تەواوی کێشەکان چارەسەر بکات. ساڵانە کە ماوازنە هەیە، ماوازنە کە عێراق کاتێک کە ئامادەی دەکا تیمی کوردستان بەیەکەوە و بە تایبەتی لیستی هاوپەیمانیش کە ئەمڕۆ بەیەکەوەین لەگەر گۆڕان وەیەکێتیش لە ڕابردوو و لەگەر گۆڕان لە گەلانەکانی تریش دەڵێن لە ڕێزی پێشەوە بووە بۆ ئەو مافانەی مافی شایەتەدارەکانە موچەیە بژێوی خەڵکە ئەرکمانە منەتی تێدانی ئەمە واجبمانە کە بیکەین و چی پێمان دەکرێت بۆ خەڵکی کوردستان بۆ شاری هەولێری خۆشەویست بۆ ناوچە کێشە لە سەرەکان ئەرک و التزاماتێکی دروستی ڕابردوو ئێستا و داهاتوشمان. یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێک بۆ لەو حزبانەی لەگەڵ یەکریزی لایەنە کوردیەکان بووە بۆ پاراستنی مافەکانی خەڵکی کوردستان. لە دانوستانەکانیشدا نوێنەرانی یەکێتی لە حکوومەت و پەرلەمان تاکە مەرج و داواکاریان جێبەجێکردنی مافەکانی خەڵکی کوردستان بووە، بە تایبەتی دابینکردنی بودجە و موچەی خەڵکی کوردستان. بەڵام ئەو زۆر بە بوێرانە بە جورئەتانە و بە خۆڕاگری خۆی و تیمەکەی بە هەماهەنگی لەگەڵ لیستە کوردستانیەکان توانیان ئەو مافە دەستەبەر بکەن و لێبڕینی موچە کە کێشە و گرفتی سەرجەم فەرمانبەران بوو کۆتایی بێبێ. ئەو خۆشبەختانە هەوڵ دەدرێن ئینشاڵڵا لە بۆ دائیمی بی لە بۆ موقەتیش نەبی ئەو کێشانە کۆتایی پێبێ، بەڵام دەبی بزان چێ ئەو دەستکەوتە لەسەر دەستی چێ بووە. لە کاتی گفتوگۆکانی نێوان هەولێر و بەغدا لەگەڵ ئەوەی دایان ئاستەنگ و کێشە داهاتە بەردەم وەفدی حکوومەتی هەرێم بە سەرۆکایەتی قوبات تاڵەبانی، بەڵام تا ڕێککەوتن و وەرگرتنی مافەکانی خەڵکی کوردستان وەفدەکە کۆڵی نەدا. ئێستاش هاوپەیمانی کوردستان وەک لە بەرنامەی کاری داهاتووە دایانەوێت دوای هەڵبژاردن تەواوی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا لە پێناو بژێوی خەڵکی کوردستان چارەسەر بکەن. سیروان حوسێن، کوردستان نیوز، هەولێر.